هەوڵەکانی ئیسرائیل بۆ ئاوارەکردنی خەڵکی غەزە بەرەو باشووری کەرتەکە ڕوبەڕووی ناڕەزایەتی توندی بەشێکی زۆر لە وڵاتان بوویەوە. یەکێتی ئەوروپا جێبەجێکردنی ئەو داوایە بە ئەستەم ناو دەبات. دوێنێ ئیسرائیل هەزاران نووسراوی بەسەر غەزەدا باراند و داوای لە خەڵکەکەی کرد لە ماوەی 24 کاتژمێردا ماڵەکانیان چۆڵ بکەن و بەرەو باشووری کەرتەکە بچن و ئیتر نەگەڕێنەوە تا کاتێکی نادیار. جۆزێف بۆرێل وەزیری دەرەوەی یەکێتی ئەوروپا ڕایگەیاند داواکاری ئیسرائیل بۆ ئاوارەکردنی زیاتر لە 1 ملیۆن فەڵەستینی ئەستەمە جێبەجێ بکرێ و گوتی من وەک نوێنەری فەرمی یەکێتی ئەوروپا بەڕوونی دێڵم کە ئەوە ئەستەمە. هاوکات وەزارەتی دەرەوەی سعودیە لە ڕاگەیەندراوێکدا داوای لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد بە خێرایی هەنگاو بنێن بۆ وەستاندنی توندوتیژی و هێرشەکانی ئیسرائیل دژی هاوڵاتیانی مەدەنی و ڕێگریکردن لە کارەساتی مرۆیی. داوای هاوکاری بەپەلەی مرۆییشی کرد بۆ دانیشتوانی غەزە. لای خۆیەوە ئەیمان سفدی جێگری سەرۆکوەزیران و وەزیری دەرەوەی ئوردون ڕایگەیاند هێرشی بەردەوام ئیسرائیل بۆ سەر غەزە دەبێتە کارەساتێکی مرۆیی و وەک سزای بە کۆمەڵی 2 ملیۆن فەڵەستینی تەماشا دەکرێت. گوتیشی شکستی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ وەستاندنی ئەو شەڕە شکستی جێبەجێکردنی یاسا و ڕێزنەگرتنە لە مافەکانی مرۆڤ کە لە ئێستادا ڕوبەڕووی دۆزەخی جەنگ بوونەتەوە و هیچ شوێنێکیان نییە بۆی بڕۆن. هاوکات محەممەد عەبدوڕەحمان وەزیری دەرەوەی قەتەر جەختی کردەوە لەگەڵ بەرپرسانی عەرەبی و نێودەوڵەتی لەسەر خەتن بۆ تاوتوێکردنی دۆخی خەزە و گرتنەبەری چەند ڕێگایەک بۆ دۆزینەوەی چارەسەر و کەمکردنەوەی بارگژیەکان. کوێیتیش قسەی خۆی هەبوو. سالم عەبدوڵڵا جابر وەزیری دەرەوەی کوێیت ڕایگەیاند بەتوندی دژی داوای ئیسرائیلن بۆ ئاوارەکردنی زۆرە ملەی فەڵەستینەکان لە غەزە و هەروەها سەرکۆنەی کوشتن و وێرانکردنی کوێرانی ئیسرائیل دەکەن کە دژی یاسا نێودەوڵەتیەکانە. هاوکات وەزارەتی دەرەوەی رووسیاش ڕایگەیاند تاوتوێی ئەنجامدانی کۆبنەوەیەکی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دەکەن بۆ پاراستنی گیانی هاوڵاتیانی مەدەنی لە غەزە بۆ ئەوەی ڕێگری لە کارەساتی مرۆیی و گواستنەوەی شەڕەکە بۆ ناوچەکانی دیکە بکرێت.